ئەوتان لێبێ و لەگەڵتان بەردەوامین وەک لە سەرەتای بەرنامەکەیان ئاماژەمان پێکرد کە ئەمڕۆ لە کۆتا تۆری بەرنامەکەمانە میوانداری کاک سۆران جەمالەکەین کە لە ماوەی ڕابردوودا پێشانگایەکی کردەوە کە کۆمەڵێک باڵندەی زۆر ناوازەی لە خۆی گرتبوو لەگەڵ کۆمەڵێک بابەتی ترە کامڕۆ لە بەرنامەکەی بینەریە بن. کاک سۆران بەخێر بێ بۆ بەرنامی ڕۆژانیان. زۆر سوپاستان راپۆرتێکمان ئامادەیە لەسەر ڕۆژەی کە ڕێزت پێشانگاکەت کردوانێ با بینەری راپۆرتەکەی دواتر گفتوگۆکانمان دەست پێکەین. خۆشەویستان راپۆرتێکمان ئامادەیە لەسەر ڕۆژی کردنەوەی پێشانگای باڵندەی جوانی بینەری و راپۆرتە بن. هۆگربوون بە ژیان لە نزیک ئاژەڵەکان و خۆگرتن بە بەخێوکردنیان بە تایبەت باڵندەکان یەکێکە لەو حەز و خولیانەی کە هاوڵاتیانی هەرێمی کوردستان بە شێوەیەکی زۆر ڕوویان تێکردو و هەندێک کەس خاوەنی چەندین جۆر لەو باڵندانن لە پێشانگایەکی کراو و تایبەت بە باڵندە سەرنجڕاکێشەکان لە شاری سلێمانی و لەناو پارکی ئازادیدا ژمارەیەکی زۆر لەو باڵندانە نمایش کران کە تا ڕادەیەکی زۆر جیاوازی هەبوو بە بەراورد بەو شوێنانی کە کڕین و فرۆشی باڵندەکانی لێ دەکرێت. هاوکات لەگەڵ نمایشکردنی ئەم باڵندانەدا نمایشی چەندین جۆر لە خۆراک و پێداویستی تایبەت بە باڵندەکان کران. ئەم جۆرە پێشەنگانە لە هەموو جیهانە بە تایبەتی ئەوروپا ساڵانە بە سەدەها لەم جۆرە پێشەنگانە ئەکرێتەوە و پێشبڕچی ئەکرێتەوە. هیوا و ئاواتمەوەی ئێمەش ڕۆژە لە ڕۆژان بگەینە ئەو ئاستەی کە بە باڵندەی خۆمانەوە بە هەموو جۆرەکانیەوە بتوانین بەشداری ئەو پێشەنگانە بکەین بە ناوی کوردستانەوە. یەکێک لە هۆکارە گرنگەکانی کردنەوەی ئەم پێشانگایە هۆشکارکردنەوەی و کەسانە بوو کە خاوەنی باڵندەن و حەزیان بە بەخێوکردنیانە تاوکو و مامەڵێکی تەندروست لەگەڵیاندا بکەن و نەکەونە هەڵەوە و دوور بن لەو نەخۆشیانەی کە بەهۆی باڵندەوە دەگوازرێتەوە بۆ مرۆڤ. خۆشەویستان وەک لە راپۆرتەکەدا بینیتان پێشانگایەکی تا ڕادێکی زۆر گەورە کرابووانێ کە کاک سۆران لە وڵاتی دەرەوە هەوڵیا بوو زۆربەی و